بینەرانی بەڕێزی کێنێنم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ بە ناوی دووتوێ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبەوە. بەڕێزان، دووتوێ بەرنامەیەکی تایبەتە بە کتێب بە هەموو ڕەهەندەکانیەوە، کتێب بە هەموو ئاماژانەوە کە بۆ ئێمەی خوێنەر و هەروەها لە دوجاریشا بۆ نووسەرانی بەجێهێڵێ. لە هەر بەرنامەیەکی دووتوێدا ئێمە و ئێوە خوێنەران و نووسەران لەسەر سفرەی کتێبێک کۆبینەوە، کتێبێک شیتەڵەکەین لەسەر لایەنە جوان و بەهێزەکان، لەسەر لایەنە و ڕوژێنەرەکان، لەسەر خەڵە لاوەزەکانیش ئەوەستین. بەڕێزان، ئامانجی بەرنامەی دووتوێ تەشویقە، تەشویقکردنی خۆمان و ئێوە بۆ خوێندنەوە، تەشویقکردنی مناڵەکانە بۆ ئەوەی بەشێک لە کاتەکانیان بن بە کتێب، تەشویقکردنی قوتابیەکانە بۆ ئەوەی لە دەروی کتێبخانەکانیان کتێبی تر بخوێنەوە، لە سەرنجامیشە تەشویقکردنی تۆژێکی گرنگی وەکو ئەندازیارانە بۆ ئەوەی کتێب بکەنە بەشێکی گرنگ لە دیزاین و نەخشەسازیەکانیانە. بەڕێزان، سەرنجامیش کتێب بێتە بەشێک لە کۆمەلگا، بێتە بەشێکی دانەبراو لە کۆمەلگا. بەڕێزان، لەم بەرنامەیەدا وەکو دەستپێک پێش ئەوەی لەسەر خوانی کتێبێک کۆبینەوە میوانداری دوو ڕۆشنبیر و هەروەها دوو نووسەر و لە کۆتاییشدا دوو خوێنەری گەوراکەین کە لە دنیا ئێمەدا سەریان هەڵداوە. ئەوانیش بەڕێزان مامۆستا فاروق ڕەفیق و هەروەها نووسەر و ڕۆشنبیر کاک ڕەبیل هەردی. بەخێر هاتنی هەردووتانەکەی. زۆر سپاس کاگێسی. مامۆستا ئەکرێ لە ئەو پرسیارەوە دەست بکەین، پرسیارێکی سادە ئەوژەوەیە کە لە دوای ئەو ماوە زەمەنیە زۆرە، لە دوای ئەو کاتە زۆرە لەگەڵ هاوڕێتی لەگەڵ کتێبە و کتێب خوێندنەوە، ئەکرێ پرسیار بکەین مرۆڤ پاش ئەو ماوە زۆرە کتێب چی پێبەخشێ و چی کتێب چی لە بەجێ هێڵێ؟ بەڵێ، من شخصی خۆم ناتوانم وێنای ئەوە بکەم ئەگەر کتێب نەبووە لە ژیانم چی ڕۆیدا، ینی چیە بوو چیمە کرد من ئەگەر کتێب نەبووە. لەبەرەوە تاکو ئەم چرکە ساتەی تەمەنم کە من هەر زۆر دەسم کرد بە خوێندنەوەی کتێب ئەو ڕۆڵێکی زۆر گرنگ ئەبینێ لە ژیانما، وەکو هاوڕێک تامل لەگەڵ کتێبی شاکەم بەڕاستی کە ئەو هاوڕەیە کە قەت بەجێ ناڵێت. ئەکەی هاوڕێتەکان هاوڕێتی دیکە هەبن کە لە فترێکی زەمەنیە لە منزڵێک کە لە منزڵەکان بەجێ بێڵە هاوڕێک، بەڵام کتێب بەجێ ناهێڵێ، هەمیشە لەگەڵ تایات بەو مەرجەی کە تۆ ئەوە تۆیتی ئەگەر ئەو هاوڕێ و بەجێ بێڵی تاو کاتی عەقڵیشی باشی ئیشکاوە خوێندنەوەش بوو بێ بەخوو خۆی ئەمای تر کە گرنگە تەبەن بەڕێزیش ئەمەژێ پێدا بۆ تەمەنێکی وا خوێندنەوە بێ بەخوویە کە ناتوانانی دەستبەرداری، بەڵام خوێکی جوانی چاک کە شایانی دەستبەردار بوون. بڵین کتێب وەکو شمەکێک زۆرترین ئامادەی هەبوو لە ژیانتا، ینی شمەکێک کە زۆرترین کاتی لەگەڵا بەردێتە سەر. بە دڵنیاییەوە یادگاری زۆر خۆشیشم هەیە، ینی لە بۆندێ برادری کەنەدی مەجێڕایە و پێکەنین، ینی شتیوان لە مخیالی ئەوانە نییە. یادگارێکی خۆم و کاک بەختیار عەلی لەوەی کە 85 چوون بۆ ئێران، دووبار ئێستر کتێبمان لێرەوە بردەوە بۆ ئێران لەگەڵ خۆمانە. تەوەقع ئێمە نەکەن تەوەندۆ ئێران وڵاتی کتێبە، بەس ئێمە ئەو فترەی تا تۆ دەست دەگا بە کتێب، ئەو فترەیە ئەو ماوەیە چیەکەی بە بێ کتێب نە. لەبەرەوە یادگارێکی خۆش بوو کە لێرە جارێکە کتێبەرینەوە بۆ ئێران وەکو وا و زیرە بەری بۆ کرمان بە فارسیڵێن ئێوە خۆی وڵاتی کتێبە، بەس ئێمە ئەو فترەی تا جێگیرە بی تۆ چیەکەی تاکو دەست دەگا تەسەورمان ناکە بێ کتێب بتوانین بژین. لەبەرەوە بەشێکە لە ژیانی من بەشێکە ئەنجا لە دوجارە لە شکڵێکی دیکەشی ئەنجا ضرورەتێکی فکری گەورەیە، ئەمەیان تەمەنە توانین بە سەعات لەسەرەوە قسە بکەین کە ناهێڵێت تۆ تووشی کتێب ناهێڵێت تۆ تووشی جۆرە لە جمود ببی و لەسەر قەناعەتەکانی بخەوی و تەسەور گەندی قەناعەت هەیە، ئەوە کتێبە بەردەوامی شوێنە لەگەڵاکات، تۆ دەرگیرە بی لەگەڵە و ڕادەکێشێتەوە کە تۆ قەناعەتەکانی بە بەردەوامی بیر و باوەڕەکانی دەبێ امتحانیان بکەیتەوە. ئەم دەرسە لە کتێبەوە وەرەگری. هیچ لەحظەیەکە بووە بیری لەوە کرد بێتە خواستگە و خواست بێکە جگە لە کتێب لەگەڵ شمەکی ترا سەر و کارتە بووە دەست و پەنجەم فێرم کردە؟ تەسەور ناکەم، وەکو عەرزم کردن تەسەور ناکەم لەحظەی وا دروست بوو بێ یا لە خەیاڵش بە تێنەپەڕێەوە بە دەرەجەیەک من لەگەڵ کتێبە تەعاملەکەم جاری وایە. تەبەن لێرە ئەو کە هیوادارم لەم بەرنامە شەخسی بکەین ئەو جۆرە ئەو تەقلیدە نییە کە کتێب بە هەموو شوێنێ لەگەڵ خۆت بەریت و وەکوی لە غەربا هەیە لە نێو پاسەکانە لە میترۆکانە تۆ کتێبە خوێنیتەوە، بەس من خوم پێوە گرتووە جاری وایە کتێبم پێیە، من باش زانم لەوە فرسەتی ئەوشم نەبێت کە بیخوێنمەوە. مەسەن بەرنامەیەکی ئێستا ڕۆم بەڵی کاگرەبی نەبینم، ڕەنگە نەتوانم تا کاگرەبی نەبینم نەتوانم ئەو کتێب خوێنەوە، بەڵام کتێبەکەم هەر پێیە لەبەرەوە بووە بە بەشێک لە وەکو هاوڕێکی لاتۆکە بێ و ناتوانم هەڵ بکەم. کاگرەبین
مامۆستا دیارە پەشیمانیە کاک فاروق لە تاوە بڕیاریەوە لەگەڵ کتێبە تا ئەو سەرڕۆ نازانم نظری تۆ چێ لەمڕۆ پێم وایە هەر کەسێک کە فێری خوێندنەوە بوو زۆر زەحمەتە بتوانێت تەرشی بکات جارێک کە ئەو خۆتەرەکە بێ بەخویە کە ناتوانانی دەستبەرداری بی چونکە کۆمەڵێک شتت پێ بەخشێ بەڕاستیا چێژێکرد پێ بەخشێت کە بۆ تەرک ناکرێت کتێب بیرکردنەوە زۆر فراوانەکە ئاسۆی ڕوانینت گەوراکات تحملت بۆ ژیان زۆر بەهێزترەکە واد لەکانی بە سەبریش بی کتێب من ئەزمموی خۆم بڵێم کتێب زۆر فێری سەبری کردوم من ڕەنگە لە گەنجێتیمە زۆر بۆ مەشهور بووبووم لە خێزانەکەی خۆمە پێیەکی زۆر عجول و پەلەپەلکەرم ئەوە بەڕاستی شوا بووم ینی پێیەکی عجول کرد و داوایشتم خێرا کردو میس خێرا بێت کتێب فێری کردم زۆر تحملم گەورەتر بێ زۆر سەبرم زیاتر بێ و بزانم دنیا ئەو ساتانەی کە تیاژیم چەند قرس بێت تێ ئەپەڕێت ئەتوانێت بگۆڕێت کتێب ئەمە جگەلەوەی چێشدایەتێ بۆی کە زۆر خۆشەکە لە پڕش شتێک خوێنیتەوە هەستەکەی لە هەنێکت بۆ ڕووناگەکاتەوە کە تۆ پێشتر نەتبینیوە گۆشەیەکت بۆ دەرەخات پێش ئەوە پێشەوەی کتێب بخوێنیتەوە بەم جۆرە بیرت لە ڕووداوەکە نەکردوێتەوە بەم جۆرە دنیات نەبینیوە من چەند کتێبم خوێندوێتەوە هەمیشە ڕوانینم بۆ دنیا جۆرێکی تر بووە ڕوانینێکی تری یاومەتێ عمقێکی تری بۆ سیرکردن ناومەتێ توانیم هەندێشت ببینم کە پێش خوێندنەوەی ئەو کتێبانە نەمتوانیوە بیبینم نەمتوانیوە هەستی پێ بکەم گرنگیم دەرکم پێ نەکردووە و ئەمە چێژێکی گەورە دەهاتێ واد لەکە هەست بکەی دەتوانیت ئەو شتانەی کە لە بەردەستایە بۆ خۆت شی بکەیتەوە کە توانی ششیت بکەیتەوە توانی تەحملی لەگەڵا بکەی ئارام تەحملی لەگەڵا بکەی چۆن هێنیەکەی وەکو قسەیەکی مەشهورەیە لە مەکتەب ئامانوت تێگەشتن لە پرسیار نیوەی حەلە کتێب واد لەکە هەمیشە لە پرسیارەکان باش تێ بگەی وای لێگەی دنیای خۆ باشتر ببینی بە چاوێکی جوانتر بیبینی بێگومان لەوەشەوە باسانترە توانین چاک ینی گرنگی خوێنەوە ڕەنگە شتێکی وازە بێ زۆر قسەی لەسەر دەکەی بەڵام چێژی خوێندەوە ینی ئێستا ئێمە خەڵکانێکمان هەیە کە بەلایەن و سەیرێکاڵەی کتێب خوێندنەوە چێژیتە یا خوێندنەوە چێژیتە یەکێک لە پێما بێواڵتر بنیامیناڵێ دووشت هەنشانی ئەوەن کارگیز لە باشیان نیتە دەرەوە یەکێکیان ژنا ئەوی تریشان کتێبە ینی ڕەنگە ئەو چێژێکی زۆر ڕاستیە چێژی خوێندنەوە لەکوێ چێژانی بۆ کەسێکە شێکت بۆ ڕووناگە بێتەوە کە پێشتر نەتکردووە ینی بعضێ جار بعضێ جملا خوێنیتەوە لە کتێبە زەی کتێب هەموو جارێکیش کاچیتەوە سەری هەر جار و شتێکی تیا دۆزیتەوە ینی من لەو کەسانم بڕوان بەوە نیە کتێب یەک جارێک خوێنیتەوە فرێیت ئەزەی من یامە کتێبم چەند جار خوێندوێتەوە و هەر جارێک کە خوێندومەتەوە لایەنێکیم بینیوە کە لە خوێندنەوەی یەکەمان نەمبینیوە لایەن ڕستەیەکم لە پڕێتەوە بەرچاو کە لە خوێندنەوەی یەکەما و ڕستەیەم زۆر عابر بە سەریاتیە پەڕی و زۆر چێژ لەوە نابینم کە لە پڕ ڕستەیەکە بینم کە زۆر لام هەستەکەم شتێکی یاومەتێ کتێبەکە داخەمەزەی داخەم و لە مێشتی خۆما بیری لە یەکەمەوە زۆر لەزەتێکی خۆشە زۆرم پێ سەیرە کە ئەم کەسە توانیوێتی ئەم شتە بڵێ ئەم شتە بڵێەوە و ئەم شتە بۆ منێک کە لە کوردستان دانیشتم لەو ژورا دانیشتوم ئەتوانێت لە هەنێکم بۆ ڕوونات بکاتەوە و هەستەکەم ڕاستەڵێ شتێگەڵێ ڕاستەڵێ دۆزینەوەی شتێک کە هەست بکەیت لە ئەزمموی ژیانی خۆشتا ئەمە هەیە بڵێ زۆر چێژێکی گەورەت پێبەخش ئەکرێ بڵین یەکێک لە گرنگەکانی خوێن یەکێک لە چێژەکانی خوێنەوەی کە ئازاد دەکات بۆ نمونە لە زەمان و لە مەکانی خۆت لەو زەمان و شوێنی کە تیایی داتە بڕێباتە شوێنێکی تر بۆ نمونە کە تۆ تاوان و سزا ئەخوێنیتەوە ئەچیتە سانت پترسبۆرگ ینی لەگەڵ ڕاستکۆلنیکۆف ئاچیتە رووسیا ئەسەکەی لە رووسیاژی من زۆرێک لەو خوێنەرانم بینیوە کە ئەو ڕۆمانای خوێنتۆڵێن تا هەفتەیەکیش لێمان تێکچۆکە لە کوردستان ئاژی نەسما کرۆ لە ناو سانت پترسبۆرگ و ئەواناژی ئەکرێ ئەمە ژێکێک بێ لەلایەنە گرنگەکە دادەبرێنێ ئەزەی خوێندنەوە دادەبرێنێ لەو ژینگەی کە تیاژی وەفعلا نەچیتە ناو ئەو فەزایەوە کە چوارچێوەی کتێبەکە بۆ دەستنیشانەکات بەڵام خۆی خۆشیەکەی ئەوەیە کە دوایی یەیتە دەرەوە ئەو فەزایی کە تیاژی ئەویت بە جۆرێکی ترە بینی بە جۆرێکی تەعاملی لەگەڵاکەی ڕوانینێکی ترت بۆ هەیە هەستەکەی چاویلکەیەکی تازەت لە بەرچاوایە کتێب هەمیشە چاویلکەی تازە دەیاتێ نایڵێ یەک ڕقەمی چاویلکەت لە چاوا بێ هەمیشە چاویلکەکە دەگۆڕێ هەمیشە ڕوانینێ دەگۆڕێ حساست بە شتەکانە گۆڕێ هەستیارتر دەکا بەرامبەر بە ئەو شتانی کە لە دەور و بەرتا ڕوویەوە چێژێکی زۆر خۆشە بۆ ئینسان